الحمد لله الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لدواي سورة كهف لسنا سورة الإسراء كديارة سورة مكية زوريني آياتكاني طبعا لمكي هاتون تخواري تنها آياتي 26 آياتي 32 آياتي 57 آياتي 73 تا 8 لمديني هاتون تخواري بلام لبروي زوريني آياتكاني لمكي هاتون تخواري هرب مكي حسابا لقرآن دا طبعا زنزيري حفدهمو ودواي سورة قصص هاتو تخواري معلومة سطو نو آياتا وەکو سوورەتەکانی دیکەی مەکی بابەتەکانی زۆرتر بابەتی عەقیدەیین بەڵام لەناو بابەتە عەقیدەییەکاندا زۆرتر تەرکیزی لەسەر کەسایەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم و دیفاعکردنە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم و دەرخستنی ڕێز و حورمەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم لای خوای پەروەردیگار کە سەرەتای طبعا سوورەتەکە بە یەک لە موعجیزە گەورەکانی ئیسلام و یەک لە موعجیزە گەورەکانی سەردەمی پێغەمبەرایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەست پێ دەکا و ناوی سوورەتەکەش هەر لەوەیەوە هاتووە کە ناوی ئیسرایە و باس لە حەدەث و ڕووداوی ئیسرا و میعراج دەکات طبعا سەرەتاکەی دواتر طبعا هێندێک لە ئاەتەکانی باسن لە بەسەرهات و ڕووداوی بەنو ئیسرائیلیەکان بەتایبەتی موسا سەلامی خوای لەسەر بێت لەگەڵ قەومەکەی بەشێکی دیکە لە ئاەتەکان بەڵگە و نیشانە بەرچاوەکانن شەو و ڕۆژ و مانگ و ئەستێرەکان خوای گەورەوەکو موعجیزە دەیانهێنێ بەشێکی دیکە لە سوورەتەکەی باسی ئادابی و هەڵسوکەوتی ئینسان لەگەڵ دەوروبەریدا بەتایبەتی لەگەڵ دایک و باوکیدا و پاشان باز لە زیندووبوونەوە و بەڵگەی زیندووبوونەوە و دواتر ئەو قسانەی کە بتپەرستەکان ڕەتکردنەوەی ئەوەی کە بتپەرستەکان و کاتی خۆی مەسیحیەکان و جوولەکەکان سەبارەت بەخوا دەیانگوت و منداڵ و وەسەیان پاڵ دەدا لای خوای پەروەردیگار بەشێک لە ئاەتەکانیش ڕەدی ئەو مۆزوعی دەکەنەوە وەکو گوتم سەرەتای سوورەتەکەی و ناوی سوورەتەکەی تەوە ناوی ئیسرایە ئیسرای بەمانە شەوڕەوی دێ شەوڕەوی یعنی یعنی ڕۆیشتن بە شەو لەکوێ بۆ کوێ لە مەککەوە لە بەیت الحەرامەوە بۆ بەیت المقدس بۆ فەلەستین کە لە حاڵەتی ئاساییدا ئەگەر کەسێک بە سواری ئەسپ و وشتر و بە پیادە بڕوە سل ڕۆژی پێدەچێت طبعا لە مەککەیەوە تا گەیشتونەتە قودس تا گەیشتونەتە مەسجیدی ئەقسا بەڵام لە یەک لە شەوەکاندا خوای گەورە شەوڕەوی بە پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم نەک شەوێک بە کەمتر لە شەوێک و بە مەسافەیەکی کورد لە شەوێکدا خوای گەورە سەفەر بە پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم لە بەیت الحەرامەوە کە کەعبەیە دەیبا هەتا بەیت المقدس تەمەن لەوێشەوە دەیبا بۆ ئاسمانەکان کە ئەها پێی دەوتر ئیسرا میعراج ئیسرا کامەیانە ئەوەی لەسەر زەوی ڕۆیشتنە ئیسرا ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەککەیەوە بردراوە بۆ ئەقسا بۆ بەیت المقدس میعراج یعنی بەرزبوونەوە لەوێشەوە خوای گەورە پێغەمبەری صلی الله عليه وسلم بەرز کردوتەوە بۆ ئاسمانەکان هەتا گەیشتۆتە سیدرەة المنتەها ئەو واقعە ئەو ڕووداوە چۆن ڕوویداوە طبعا کەی ڕوویداوە ساڵی معلومە طبعا بیرەوەری ئیسرا و میعراجی هەموو ساڵێکی لە 27 ڕەجەبدایە طبعا 27 ڕەجەب ساڵی 12 پێغەمبەرایەتی دوای ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم خەدیدەی خێزانی کە یەکێکە لە پاڵ پشتە گەورەکانی وەفات دەکا و زۆر خەفەتی بۆ دەخوا دواتر ئەبوو تاڵیبی مامی کە بتپەرست بووە بەڵام وەک دەڵێ پشتگیریەکی سەرسەختی پێغەمبەری کردووە صلی الله عليه وسلم نەیهێشتووە متپەرستەکانی مەککە زیانی پێ بگەێنن و دوای ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم چوویە طائف بیستوتانە داوای پەنای لێکردن
و داوای ئەوەی لێکردن حەشاری دەن داوای ئەوەی لێکردن جێگای بۆ بکەنەوە بەڵام لە زیاتی ئەوەی پێشوازی لێ بکەن و وەک دەڵێ جێگای بۆ بکەنەوە و بێحەوێنەوە منداڵ و وەک دەڵێ کەم عاقڵەکانی تائیفیان بە دوای پێغەمبەر خست صلی الله عليه وسلم بەربارانی پێغەمبەریان کرد هەتا خوێن تەمان لە پێڵاوەکانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم کۆ بووبوویەوە واش طبعا پێغەمبەر صلی الله عليه وسلم کە مەلائکەت دەنێرێ پێی دەڵێ ئەگەر دەتەوێ بە شاخەکانیان بەسەردا بڕوخێنم پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری ڕەحمەتە دەفەرمێت نا اللهم اهدی قومی فإنهم لا يعلمون خوایە ڕێنمونی قەومەکەم کە چونکە نازانن ئومێد دەکەم ئەگەر ئەوانەش ئیمان نەهێنن لە پشتی ئەوان خەڵکانێک پەیدا ببن ئیمان بە تۆ بێن و ئەتۆ بپەرستن دوای ئەو حەدەثە ناخۆشانە ئەو ڕووداوە ناخۆشانە خوای گەورە داوەتنامەیەکی ڕسمی بە جیبریلدا بۆ پێغەمبەر دەنێرێ صلی الله عليه وسلم لە یەکێک لە شەوەکاندا کە دەڵێن لە ماڵی ئومەهانی بووە کە ماڵەکەی لە تەنیشت کەعبەی بووە ئەو شەوە یان لە ناو کەعبەیدا بووە تەوان پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر چۆنێکی بێ جیبریل دێ کە لە حەدەثەکەیدا هاتووە وڵاقێکی پێ دەوترێ بوڕاق ئەو بوڕاقە کە وەصفی دەکەن لە گوێ درێژی گەورەترە و لە ئەسپ و ئێستری بچووکترە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ جیبریلدا تەوان سواری ئەو بوڕاقە دەبێ بە ئەندازەی چاوبڕکردن تەوان هەر هەنگاوێکی دەینێ ئەوەندەی دەبڕێ تەوان لە مەسافەیەکی زۆر کەمدا دەگاتە بەیت المقدس مەسجیدی ئەقسا قودسی ئێستا لەوێ تەمان خوای گەورە پێغەمبەرانی بۆ کۆ دەکاتەوە جا بەجەستە بۆیان کۆ دەکاتەوە یا ڕوحیانەتی پێغەمبەران کۆ دەکاتەوە هەر چۆنێکی بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەوێ هەست بە بوونی پێغەمبەران دەکات پێغەمبەران هەمویان لەوێن جا جەستەیان لەوێ یا ڕوحیان لەوێ تەمان ڕوحیان لەوێ گومانی تێدا نیە ڕوحیش تەمان ئەساسە لەوێ ئیمامەتیان بۆ دەکا کە ئیمامەتی کردن بۆ پێغەمبەران ئیشارەت بۆ ئەوەی کە پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم کۆتا پێغەمبەرە و هەروەها داعوەکەشی تەواوکەری داعوەی پێغەمبەرانی دیکەی پێش خۆیەتی دواتر پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئیمامەتیان بۆ دەکات ئەو جار بەرەو شوێ دەڕوا تەوان بەرەو ئاسمانەکان دەڕوا لە ئاسمانی یەکەم چێ دەبینێ ئادەم سەلامی خوای لەسەر بێ و ڕوحیانەتی شەهیدان دەفەرمێت لەلایەک ئیمانداران و ڕوحیانەتی کەسە خراپەکارەکانی کە لەلایەکی دیکە چاوی پێیان دەکەوێت سەلام لە ئادەم دەکات و سەلامی لێ وەردەگرێتەوە لە ئاسمانی دووهەم پێغەمبەر صلی الله عليه وسلم دەگات بە یەحیا و عیسا طبعا لە ئاسمانی سێهەم پێغەمبەر صلی الله عليه وسلم یوسف دەبینێ لە ئاسمانی چوارەم ئیدریس پێغەمبەر دەبینێ سەلامی خوای لەسەر بێت لە ئاسمانی حەوتەم هاڕون پێغەمبەر دەبینێ سەلامی خوای لەسەر بێت لە پێنجەم موسا دەبینێ لە شەشەم و لە ئەوەی لە شەشەم تەوان موسا دەبینێ لە حەوتەم ئیبراهیم پێغەمبەر دەبینێ سەلامی خوای لەسەر بێت لە هەمویان تەوان سەلام دەکا و سەلامی لێ وەردەگرنەوە دواتر دەچێتە شوێ لە سوورەتی نەزم باسی دەکات ئاسمانەکان بەجێ دێڵێ دەگاتە نزیک عەرشی خوای گەورە شوێنێک کە پێی دەوترێت سیدرەت المونتەها تەمەن لەوێ کە دەگاتەوە جیبریل دەگەڕێتەوە پێغەمبەر زیاتر دەڕوە یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەچێتە شوێنێک جێگایەک کە جیبریلیشی لەگەڵ نییە و بە شێوازێک گفتوگۆ لەگەڵ خوای پەروەردگار دەکات کە جیبریلیشی لەگەڵدانە بۆ خۆ و تەنها خوای گەورە بە تایبەتی قسەی لەگەڵ دەکا یەک لەو شتانەی کە لەوێدا بە پێغەمبەر دەگوترێت و لەسەر پێغەمبەر واجب دەکرێت برێتیە لە چی لە نوێژ کە بۆیە بە نوێژی دەگوترێت نوێژ میعراجی ئینسانی ئیماندارە چونکە لە میعراجدا لە کاتی بەرزبوونەوەی پێغەمبەردا صلی الله عليه وسلم بۆ لای خوا نوێژ واجب کراوە هەموو واجباتەکانی دیکە جیبریل هێناو نییە سەر زەوی وایە بەڵام نوێژ خوای گەورە پێغەمبەری بردووە بۆ لای خۆی بۆیە هەر نوێژێک دەیکەی ڕێک وەک ئەوەی وا لەگەڵ خوا ڕاستەوخۆ گفتوگۆ بکەی هەر بە فعلیش وایە تۆ کە لە نوێژەدا ئیاکە نەعبود ئیاک یعنی بەس تۆ ئەی خوایە وەک ئەوەی وا لە بەرامبەرت بێ فعلا خوای گەورەش
لە بەرامبەرتە ڕاستەوخۆ گفتوگۆ لەگەڵ خوا دەکەی وەخوای گەورەش ڕاستەوخۆ نوێژەکەت دەبینێت و بۆ خوای گەورە دەکەی بۆیە نوێژ فعلا چوونە ناوجا تەفاسیلی ئیسرا و معراجی بەس بۆ ئەوەی کە ناوی سوورەتەکەی لەوەیەوە هاتووە و سەرەتای سوورەتەکەش باسی حەدەتەکەی دەکا بە کورتی جا پێغەمبەر صلی الله عليه وسلم طبعا نوێژی طبعا چەند لەسەر واجب کراوە یەکەم جار 50 دواتر کە دێتەوە یەک لە ڕیوایەتەکان دەفەرمێت موسا دەبینێ پرسیاری لێ دەکات دەڵێ 50 نوێژم لەسەر واجب کراوە دیارە پێی دەڵێ ئومەتی من کەمتر لەوەی لەسەر واجب بوو نەیکردووە بڕۆ دوعا بکە لە هێندێک لە ڕیوایەتەکان لە دەفەرمێت 9 جار پێغەمبەر صلی الله عليه وسلم گەڕاوەتەوە بۆ لای خوا 9 جار وەکو بەزەیی و ڕەحمەت بۆ ئومەتەکەی بۆی باریان قورس نەبێ هەر جارە خوای گەورە 5 نوێژی کەم کردوونەتەوە تا گەیشتۆتە 5 فەرموویەتی ئەو 5 کەمتری نییە بەڵام هەر کەسێک 5 بکە خێری 50 نوێژی دەگاتێ دواتر دیارە موسا سەلامی خوای لەسەر بێت دەیەوێت ئەو جارەش پێی دەڵێ بڕۆ داوا بکەوە ئێستاش کورسە و لەوانەیە هەموو خەڵک نەیکا بەڵام پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم تەواو خوای گەورە بڕیاری داوە هیچکە ڕووم نییە تەکلیف کەم و بپارڕێمەوە جا جگە لەو حەدەثێ خوای گەورە طبعا بەهشتی پیشان دەدا جەهەنەمی پیشان دەدا لەناو بەهشتێدا کۆمەڵێک مەشهەد دەبینێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لەناو جەهەنەمێدا کۆمەڵێک مەشهەد دەبینێ دواتر ئەوەی کە گرینگە ئەوەیە کە هاتۆتەوە مەکەی هەمان شەو بووە طبعا خەڵک خەوتووە کەس ئاگای لێ نییە تەنها خۆی جیبریل دەسێتە گەیشتۆتە بەیت المقدس لێوە چۆتە ئاسمانەکان لەوێش ئاسمانەکانیشی جێهێشتوە گەیشتۆتە سیدرەۃ المونتەها هاتۆتەوە شوێنی خۆشی هاجا شێعرێک هەیە مەحوی نازانم ئەگەر مبالەغەشی تێدا بێ زۆر نزیکە لەوەی دەڵێت چوو بوو دی کردی دەریاوە شێعرێکی لەو بابەتەی هەیە دەڵێت چوو هاتیشەوە ئەو هەموو شتانەشی کردن دەرگاکەی هەر دەلەرایەوە یعنی هێندە مەسافەیەکی کەمی پێچووە بۆ خوای گەورە تەمان هیچی تێناچێت زەمن بۆ ئێمەیە کات بۆ ئێمەیە کە وەک دەڵێ شەقاو هەڵدێنین و وەک دەڵێ مەسافەی دەقەیەک چەند دەڕۆین و 2 دقە چەند دەڕۆین و 3 دقە چەند دەڕۆین خوا ئەگەر ویستی لەسەر بێت و بیەوێ زەمن و کات بۆ خوا بوونی نییە بۆیە بۆ دەسەڵاتی خوای گەورە زۆر ئاسانە کە دێتەوە تەمان حەدەسەکەی دەگێڕێتەوە یان دەیشارێتەوە دەیگێڕێتەوە دەترسا لەوەی کە باوەڕی پێ بکەن یا باوەڕی پێ نەکەن بێگومان دەترسا لەوەی باوەڕی پێ نەکەن چونکە پێشتر بەڵگەی ئاشکرا و موعجزەی بەرچاوی پیشان دەدان ئیمانیان پێ نەدەهێنا ئێستا شتێک دەڵێ کە عەقڵی بەشەریەتی ئەو کات مرۆڤەکانی ئەو کات بێ باوەڕەکانی ئەو کات نایبڕێ بەڵام ناچارە دینە ناتوانێت بیشارێتەوە بەڵێ بەیانەی حەدەسەکەی بۆ بتپەرستەکانی مەککە باز دەکا بەڵام بتپەرستەکانی مەککە وەگەوەی جۆرێک دڵیان خۆش دەبێت دەڵێن ئەگەر کەسێکیش تا ئێستا ئیمانی پێهێنابێت بە گێڕانەوەی ئەو حەدەسە ئەو جارێ هەموو خەڵک بەشێتی دەزانێت و کەس ئیمانی پێناهێنێ بۆیە دەڵێن بەڕاکردن یەکێکیان دەچێتە لای ئەبوبەکری سیدیق پێی دەڵێن کە ئەبوبەکری سیدیق تەبەن بەهێزترین پشتی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم نزیکترین کەسی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم ئەگەر ئەبوبەکر پەشیمان بوو بایەوە تەبەن پەشیمان بوونەوە ئێوەکانی دیکە زۆر ئاسان بوو بۆیە دەڵێن برادەرەکەت ئاوا دەڵێ ئەتۆ دەڵێ چی ئەگەر وای گوتبێ وایە ئەگەر ئەو گوتبێتی تەواوە ئەمن لە شتێک گرنگتر لەوە ئیمانم پێهێناوە ئیمانم پێی هێناوە کە وحی لە خواوە بۆ دێ کە ئیمانم بۆ هێنا کە پێغەمبەری خوایە هەرچێک لە خواوە بیکە بێگومان قەنەعەتم پێیەتی تەمەن لەو ڕۆژەوە پێی دەوترێت ئەبوبەکری دەنەخۆنای ئەبوبەکر نییە ناوی سەدیقیش نییە ئەبوبەکری سەدیق لەقەبەکە هێندە تێیدا زەقە ناوەکەی شاردۆتەوە کەس نازانێت ناوی عەبدوڵڵایە ناوەکەی خۆی وایە هەموو خەڵک پێی وایە ناوی ئەبوبەکری سەدیقە دەنا ئەبوبەکر کونیەکەیتی سەدیق لەقەبەکەیتی لەو ڕۆژەیەوە کە ئیمانی بە پێغەمبەر هێنا پێش ئەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕووداوەکەی بۆ بژێڕێتەوە هەر گوتی ئەگەر پێغەمبەر وای گوت پێ تەواو باوەڕم پێێتی کە بە فعلیش ئیمانی حەقیقی و ئیمانی ڕاستەقینە ئەوەیە جا بتپەرستەکانی مەکە لەگەڵەوەی کە پێغەمبەر ویستیانی حراجیکەن وتیان دەیانزانی تەمان قەت سەفەری قودسی نەکردووە وتیان وەصفی بەیت المقدسمان بۆ بکە خوای گەورە بەیت المقدسی هێنایە پێش چاوی
یەک بەیەک وەسفی دەرگاکان پەنجەرەکان وردیاتی بەیت المقدسی بۆ باسکردن هەر قەناعەتیان نەکرد هەندێک نیشانە کاروان لە ڕێ بوو وتی کاروانێکتان لە ڕێگایە فلان کەسە لە یەکەمە لە پێشەوەیە فلان کەسە لە ئاخیریە بەیانیش لە کاتی خۆر هەڵاتندا دەگاتەوە جێ فعلا مراقبەیان دەکرد بەشکم وا دەرنەچێ بۆی بە درۆی خەنەوە بەڵام متابعەیان کرد واش دەرچوو بەڵام ئیمانیان هەر نەهێنا ئینسان ئەگەر قابلی هیدایەت نەبوو ئیمانی نەهێنا هەر نایهێنێت ئەگەر لە ئاسمانیشەوە خوای گەورە پەیامی بۆ بنێرە جا با بچینە سەر ئاەتەکان ئاەت یەکەم باسی ئەوەیە و ڕووداوەکەش تەمان ناوی سوورەتەکەش لەوەیەوە هاتووە دەفەرمێت سبحان الذي أسرى بعبده سبحان الذي سبحان يعني باكي بێگەردی بێعیبی بێنەقسی بۆ چێ الذي بۆ ئەو خوایەی ئەسرا یعنی شەوڕەوی کرد بعبده بە بەندەکەی خۆی چێە پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە بەندایەتی بۆ خوا گەورەترین شەرەفە ها چونکە عەبدایەتی بۆ خوا ئەگەر ئینسان عەبدی خوا بوو لە جیاتی ئەوەی تۆ شت بۆ خوا بکەی خوا شت بۆ تۆ دەکا عەکسی خەڵکی ستا عەبدایەتی خەڵکی خراپە نەقسە وایە چونکە تۆ گە عەبدی کەسێکی بی بەندەی کەسێکی بی کەسەکە خزمەتی خۆت پێ دەکا وایە بەس ئەگەر عەبدی خوا بی خوا بە عەبدی خۆی قبوڵت کا خوا هەموو شتێک بۆ تۆ دەکاتەوە بۆ خوا هیچت پێ ناکرێت خوا هیچ ئیشێکی بە تۆ نییە هەموو ئیشێکی بۆ تۆ دەکا خوای گەورە پاک و بێگەردی بۆ ئەو خوایەی کە ئەسرا بعەبده شەوڕەوی کرد بە بەندەکەی خۆی کە محەممەدە صلی الله عليه وسلم لەیلەن لە شەوێک لە شەوەکاندا جا بۆیە دەفەرمونون نەیفەرموو ئەللەیلە دەڵێ لەیلەن لەبەرەوەی شەوەکە هەمووی نەبووە لە ناو شەوەکەیدا مەسافەیەکی کەم تەمەن شەوڕەویەکەی تێدا کراوە لەکوێ ڕابوو ئەو شەوڕەویەوە من المسجد الحرام دەستی پێکرد لە مەسجدی حرامەوە لە کەعبەوە لە مەککەوە إلى المسجد الأقصى إلى يعني بردوام بو هتا قيشت مسجد أقصى مزقوتي أقصى يعني أوسر ها أو كات لو دي مسجد أقصى هز مزقوتي شي دي كان أبوها أو بري يعني لما كيرا كرويشتوي كوتا مزقوت كوتا معبد كوتا برزقا كوتا شوين عبادت كعبادتي تدا بكري مسجد أقصى بوا بو إذا فرميت شوروي كرت لمسجد حرام وها مسجد حرام يعني مزقوتي بمعنای ڕێز لێ گیراو دێ و بە معنای ئەوەش دێ مزگەوتێک کە زۆر شت تێیدا حرامە ها خەڵک کوشتن تێیدا حرامە جنێودان تێیدا حرامە ئەزیەتدانی خەڵکی تێیدا حرامە هەتا دارشکردنەوە و تەیر و باڵندە کوشتن تێیدا حرامە پاک و بێگەردی بۆ خوا کە شەوڕەوی کرد بە بەندەکەی خۆی لە شەوێکدا لە مزگەوتی حرامەوە تا مزگەوتی ئەقسا تا قودس الذي أو أقصاي أو قدسي كباركنا كبركة بيروزي من رشتوا حوله بسر دور بريدا مسجد أقصى كوتو تشوينك كدور بركي شام وشام أو كاتي واستاشي لقلدابه بركة فر بيروزي مادي ومعنوي زور ليبو لروي مادي وهرتي ميوجات خوراك وخواردن هي لوي كوبوبويوا تەنانەت خەڵکی مەکە و ئەوانەش لەسەروێ دەژیان و ساڵانە داهاتن لەوێ ڕاشتیان دەبرد و لە ڕووی معنەویشەوە شوێنی وەحی خوای پەروەردیگار بوو جێگای وەحی پێغەمبەران بووە زۆرینەی پێغەمبەران لەو منتیقانە ژیاون و لەوێ وەحیان بۆ هاتووە بۆیە دەفەرمێت المەسجد الأقصى الذي بردمان بۆ مزگەوتی ئەقسا ئەوەی کە بەرەکەتمان ڕشت بوو بەسەر دەوروبەریدا بۆچی پێغەمبەرمان برد و شەوڕەویمان پێکرد لینوریەه تا پیشانی بدەین من ئاياتنا بەشێک لە نیشانە و بەڵگەکانی خۆمان هەمووینا سبحان الذي پاکی و پیرۆزی بۆ ئەو خوایەی ئەسرا بعەبده شەوڕەوی کرد بە بەندەکەی خۆی لەیلەن لە شەوێکدا من المسجد الحرام لە مزگەوتی حرامەوە دەستی پێکرد إلى المسجد الأقصى ڕۆیشت تا مزگەوتی ئەقسا تا قدس الذي باركنا حوله أو قدسي كإيما بركته بيروزي وفرمان رشتبو حوله بسر دور بريدا لنريه شوري من بيكر تا بيشاني بدين من آياتنا بشك لنشان كان خومان إنه بيقمان خواي قورا هو بتنها السميع همشتك دبسته والبصير هرچشت ديبينيتو بهمشتك بنايا ئەو قسەی تێدانە خوای گەورە سەمیعە
هەرچی دەگوترێت لەو کەونەدا خوا دەیبیستێ و هەرچی دەکرێت خوای گەورە دەیبینێ. سبحانە پاکی و پیرۆزی الذي بۆ ئەو خوایەی ئەسرا شەوڕەوی کرد بعبده بە بەندەکەی خۆی لەیلەن لە شەوێکدا من المسجد الحرام لە مزگەوتی حرامەوە لە کەعبەوە إلى المسجد الأقصى تا مزگەوتی ئەقسا. مزگەوتی ئەقسا بۆتە ناو ئێستا طبعا لەنە ئەقسا یعنی ئەوسەر ئێستا هەر مسجد الأقصى ناوەکەی ئاوایە بۆ مزگەوتی ئەقسا يعني قدس الذي ئەو قودسەی بارەکنا بەرەکەت و فەرمان ڕشتبوو حەولەه بەسەر دەوروبەریدا لینوریەه تا پیشانی پێغەمبەری بدەین صلی الله عليه وسلم پیشانی ئەو عەبدەی خۆمانی بدەین من ئایاتینا بەشێک لە بەڵگە و نیشانەکانی خۆمان إنه بێگومان ئەو خوایەی کە شەوڕەوی بە محەممەد کرد صلی الله عليه وسلم السەمیع هەموو شتێک دەبیستێ البەصیر هەموو شتێک دەبینێ. پاشان دەفەرمێت و ئاتەینا موسى الكتابە و هەروەها بەخشی بوشمان بە موسا سەلامی خوای لەسەر بێت الكتابە ئەو کتێبە کە تەوراتە وجعلناه وجێڕا بوشمان ئەو تەوراتەی کە بۆ موسا هاتووە بە هودەن بە ڕێگا پیشاندەر بە ڕێنمونی بۆ چێ لی بەنی ئیسرائیلە بۆ نەوەکانی ئیسرائیل بۆ نەوەکانی یعقوب پێغەمبەر ئەللا تەتەخیذوا بۆ ئەوەی نەگرن من دوونی لە جیاتی من کەسێکی دیکە بە وەکیل بەسەر پەرشتیکاری خۆیان و بە گەورەی خۆیان و بە پەرستراوی خۆیان. لە تەوراتدا ئەوەی کە هاتووە ئەوەیە کە لە غەیری خوا کەسێکی دیکە نەکرێتە خوا و ئینسان پشتی پێ نەبەستێت و پەنای بۆ نەبات و لە کاری تنگانەدا هاواری نەکاتێ و کارەکانی خۆی بە غەیری خوا بە کەسێکی دیکە نەسپێرێ. و ئاتەینا و بەخشی بوشمان بە موسا الکتابە ئەو کتێبە کە تەوراتە وجعلناه جێڕابوومان ئەو تەوراتە هودەن لبەنی ئیسرائیلە بە ڕێنمونی و ڕێگا پیشاندەر بۆ بەن و ئیسرائیلیەکان ئەللا تەتەخیذوا و پێشمان گوتبوون کە نەگرن نەپەرستن من دوونی لە جیاتی من ئەی خەڵکینە وەکیلە کەسێکی دیکە بە وەکیلی خۆتان یعنی کاری خۆتانی پێ بسپێرن یا بیکەنە خوای خۆتان و پەرستنی بۆ ئەنجامدەن و یان بیکەنە پارێزەری خۆتان و پێتان وابێ کارەکانتان بۆ بەڕێدەکە. ئەو جار خوا دەفەرمێ ذورية من حملنا مع نوح ئەو ذورية مفسرین دەفەرمون یاێکی مەحذوفی لێیە یا ذورية من حملنا یعنی ئەی وەچەونەوەی ئەو کەسانەی کە هەڵمان گرتبوون لەگەڵ نوح کاتی خۆی کە خوا غەزەب و تۆفانی بۆ قەومی نوح نارد چێ ڕزگاری بوو تەنها ئەوانەی کە ئیمانیان بە نوح هێنا بوو. هەرچی هەین ئێستا لە بەشەریەت پاشماوەی ئەو کەسانەین بەڕەچەڵک ئەگەر پشتمان دیار بێت مێژوو تەوان وەکو ئێستا نفوس و هەویە و شت هەبایە هەر کامێک لە ئێمە دەبووین بە نەوەی یەکێک لەو کەسانەی کە لەناو کەشتەکەی دابوون بۆی هەرچی هەیە نەوەی ئەوانە. جا دەفەرمێت یا ذورية من حملنا مع نوح ئەی وەچەونەوەی ئەو کەسانەی کە ئێمە هەڵمان گرتبوون لەگەڵ نوح ئاگاتان لێی بێ إنه بێگومان نوح سەلامی خوای لەسەر بێت کانە عەبدەن شەکوورا ئەو بەندەیەکی زۆر سپاسگوزاری نیعمەتەکانی خوای پەروەردگار بوو. ئێوەش وەکووی ئاگاتان لێی بێ کە خۆتان بەنەوەی ئەوی دەزانن و خۆتان بە پاشماوەی ئەوی دەزانن وەکووی عەبدێکی سپاسگوزاری خوای پەروەردگار بن و لەگەڵ لەسەر نیعمەتەکانی خوا شکرانەی خوا بکەن. یا ذورية من حملنا ئەی نەوەی ئەی وەچەی ئەو کەسانەی کە ئێمە هەڵمان گرتبوون لەگەڵ نوحدا ئاگادار بن إنه کانە بێگومان نوح سەلامی خوای لەسەر بێ عەبدەن شەکوورا بەندەیەکی سپاسگوزاری خوای پەروەردگار بوو. چۆن محەممەد عەبدی خوایە ئاگاتان لێی بێ چۆن موسا پێغەمبەری خوایە نوحیش سەلامی خوای لەسەر بێت عەبد و بەندەیەکی سپاسگوزاری خوای گەورەیە. ئەو جار دەفەرمێت وقضينا إلى بني إسرائيل في الكتاب وقضينا إلى بني إسرائيل يعني ئاگادارمان
کردنەوە بەنو ئیسرائیلیەکان وحیمان نارد بۆ بەنو ئیسرائیلیەکان فی الکتاب لەناو ئەو کتێبەدا کە بۆیان هاتووە کە تەوراتە چیمان پێ گوتن چیمان پێ ڕاگەیاندن پێمان گوتن لە تفسیدن فی الأرض بە دڵنیاییەوە ئێوە لە داهاتوودا خراپەکاری بڵاو دەکەنەوە لەناو ئەو زەویەدا کە فەلەستین و قودسە مەڕەتەینی دوو جار ئێوە لە تەمەنی خۆتاندا دوو جار دەبنە خراپەکار سنوور دەبەزێنن لە خراپەکاریدا بۆیە وەلەتەعلن علوا کەبیرا و ئێوە زاڵ دەبن لەسەر ئەو زەویە بە علووەن بە زاڵبوون و خراپەکاریکردنێکی کەبیرە زۆر گەورە ئەوە ئیشارەت و ئاماژە بوو کە کاتی خۆی لەناو تەوراتدا خوای گەورە دابووی بە بەنو ئیسرائیلیەکان پێش ئەوەی ڕووداوەکە ڕووبدا پێش ئەوەی حەدەثەکە ڕووبداجا بۆچی خوای گەورە بۆ ئێمە باسی دەکا خۆ مێژووی بەنو ئیسرائیلیەکان دووبارە دەبێتەوە بێگومان بەنو ئیسرائیلیەکان خوای گەورە کاتێک خراپە و خراپەکاریان سنووری بەزان خوای گەورە تووشی نگبەتی و ناڕەحەتی و وەک دەڵێ دەربەدەری و کوشتنی کردن بەهۆی کەسانێکی دیکەی وەک خۆیان یعنی ئێوەش ئەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر وەکو بەنو ئیسرائیلیەکان دەست دەنە خراپە و خراپەکاری و خەڵکی باش و خەڵکی چاک بکوژن و لە ناوی بن و دژایەتی بکەن خوای گەورە کەسانێک هەر لە خۆتان زاڵ دەکا بەسەرتاندا دەتان چەوسێنێتەوە دەتان کوژێ هەر وەکو چۆن کاتی خۆی بەنو ئیسرائیلیەکانیان کوشتن ها وەقەضەینا یعنی ئاگادارمان کردنەوە وەحیمان نارد إلى بني إسرائيل بولاي نوكان إسرائيل في الكتاب لنا أو كتابدا كبويان هاتوا سمان بيقوتن بيمان قوتن لتفسدن بدلنيا وإيو خرابكاري بلاو دكنا ولا زويدا مرتين دوزار لتمنتان دا ولا تعلن وخوتان بقورة دقرن لسر زوي ياخيد بن لسر زوي علوا بخو بقورة قرتنيكي كبيرة زور قورة بلا واضح يعني أو خرابكاريكا وقضينا إلى بني إسرائيل قضينا يعني آقادار من كردنوا يعني وحي ما نارد بو بنو إسرائيل كان لنا وكتابك ياندا لتفسدن في الأرض بما نقولن إيوه خرابكاري دا كان لزويدا تنزار مرتين دوزار هر لا دوزار أو دوزار زاد فرمون مفسرين زارية كم أوبو كيحيى پیغمبريان كشت سلامي خواه لسر بيت هندك دا فرمون جاري دوهم هو يحيان كشت هندك دا فرمون نا زكريا ويحيى زور يان نيوان نبوة طبعا زكريا ويحيان بمشار لت كردون بز لسر اوي كديندار بون دواي اوي كدجاتي پیغمبرانيان کرد و پیغمبراني خوان كشت او كسانيان كشتن كفرمان بچاكا دكن و ريگري لخرابة دكن خواهي قوله لدنيا دا سزايدان بلان بسي او حديث بو ايمش هي ها لانجامي اويك فرمانيان بچاكنا دكرت ريگريان لخرابنا دكرت و او كساني كفرمانيان بچاكا دكرت لزياتي بقصيان بكن دزنديان كشتن لناو هر نتويك دا امر بمعروف نكرا نهي لمنكر نكرا وكو استا طبعا ها چاكترين كزوي كيستا بس بخوي خرابيناكا اگر فرمان کردن بچاکە و ڕێگری کردن لە خراپەنەما حەدیثی صحی لەسەر پێغەمبەر دەفەرمێ خوای گەورە کەسێکی زاڵم و ستەمکار لە خۆتان زاڵ دەکا بەسەرتاندا نە ڕێزی گەورەکان دەگرێت نە بەزەی بە بچووکەکان دادێتەوە ڕێک دەقاوتە وەکو ئێستای جیهانی ئیسلامی ئەوە کاتی خۆی خوا لە قورئاندا بە نمونە بۆی باس کردوین بەنو ئیسرائیلەکان حاڵیان وا بۆ خوای گەورە تووشی گەورەترین شکستی کردوون بەدەستی کەسێک کە زاڵمترین کەس بۆ لە سەردەمی خۆیاندا کە باختصار بۆ تەوان ئێستا لە ئاەتەکەی دیکەدا وقضينا إلى بني إسرائيل وحيمان كردو آقادارمان كرنو بنو إسرائيليكان لنا وكتابكي خواندا بمان قلتن لتفسدن في الأرض إيوه خرابكاري بلاو دكنا ولا زويدا دوجار ولا تعلن بدلنيايا وإيوه خوتان بقورة دقرنو ياخي دبن لبرانبر فرمان و امر خوادا علوا بخو بقورة قرتنو ياخيبونيكي زور قورة او جار بلام اقاتان لي فإذا جاء وعد اولاهما هر كاتك هات بليني يكم جار هات جي يك لو دو بلينانا خواي قورة نالي دو جار خرابكاري دكن
کاتێک جاری یەکەم خراپەکاریەکەتان کرد خراپەکاریەکەتان تێدا هاتە جێ خوا چ دەکا بەعەثنا عەلەیکم ڕەوانەمان کردە سەرتان ناردمانە سەرتان عیبادەن لەنا عیبادەن بەندا یعنی کەسانێک کە عەبدی ئێمە بوون عەبدی ئێمە یعنی ناچاک بوون بەمعنای ئەوەی مەخلوق و دروستکراوی ئێمە بوون بەڵام ئولی بەئسین شەدید خاوەنی هێز و توانای زۆر بوون خاوەنی توانا و هێزی زۆر بوون کە هەموو مفەسرین دەفەرمون باختصار بووە کە مەلیکێکی طبعاً بێدینی تاوانکاری خراپەکاری یەکێکە لە چوار مەلیکە دەسەڵاتدارەکان بەڵام لە دوان یەکە کافرەکەیە طبعاً باختصار یەکێک بووە لە مەلیکە کافرەکان کە بۆ هەر شوێنێکی چوو بێ خەڵکەکەی تووشی زەبوونی و زەلیلی و ئەو پەڕی ڕیسوایی کردووە جوولەکەکان ئەهلی کتاب بوون بەڵام لەبەرەوەی دژایەتی خۆیان کرد دژایەتی پێغەمبەرانی خۆیان کرد لەبەرەوەی دژایەتی ئەو کەسانیان دەکرد کە فەرمانیان بە چاکە دەکرد و ڕێگریان لە خراپە دەکردن خۆی گەورە یەکێکی لە خۆی خراپتری بۆ ناردن یەکێکی لە خۆی خراپتری بۆ ناردن ئەو جار ئەوەی کردن بەدەستی ئەوی سزایدان لە زیاتی ئەوەی بە سزاکانی پێشوجا حەدیثمان هەیە دەڵێن ئیمامی عومەر خوا لێ ڕازی بێ کاتێک کە خەلیفە بوو هەموو جار بە جەیشەکەی دەیگوت مەڵێن یعنی بۆی دڵی خۆتان خۆش مەکەن بڵێن ئەو سوپای ئێمە ڕوبەڕووی دەبینەوە ئەوان لێ ئێمە خراپترن بۆیە قەت خوای گەورە ئەوان بەسەر ئێمەدا زاڵ ناکا فەرمووی هێندێک جار خەڵکێک خراپە یەکێکی لە خۆی خراپتری بۆ دێنێ یعنی ئەگەر ئێوەش خراپەکار بن ئەوەی کە دێ ئێوە لە ناو دەبا مەرزنێ کەسێکی چاک بێ لەوانەیە کەسێک بێت لە خۆتان خراپتر بێ بەڵام خوا بەکاری دێنێ بۆی ئێوەی پێسزادا بۆیە دەیفەرموو ئەگەر تاوانتان کرد و گوناهتان کرد بترسن بەهۆی گوناه و تاوانەکانی خۆتان خوای گەورە دژمنەکانتان زاڵکە بەسەرتاندا فإذا جاء وعد ربي فإذا جاء وعد أولاهما هر كاتك هات وعد يعني بليني أولاهما يك لدو بلينا كان بعثنا عليكم دنيرين سرتان عبادا لنا يعني كسانك كعبد بندي إيمن أولي بأس شديد خاوني هيزو تواناكي زور بقوة فجاسوا يعني دقرين خلال الديار بناو مالكانشتان دا يعني هنده بيدا صلاة دبن هنده زبون دبن ناو مالكانشتان دا پشکنن لناو مالكانش دا خلقكتان كسكانتان دين ندري ديان كجنو قتل عاميان دا كان جا فعلا أوا هاتا جي باختصار شو زالبو بسريان دا لناو بيشكش دا ولناو كني مالكانش دا خويان دا شار دوا دي هنانا دريو دي كشتن كدالن زياد لحفتا 1000 كسي لێ کوشتون بە ژن و منداڵ و گەورە و گچکەوە خەریک بە یەکجاری هەر ئیبادەیان کات و نەیان هێڵێ وەکانە وعدەن مەفعولە وەکان ئەوە وعدەن بەڵێنێکە جێبەجێ کراوە جا ئەگەر ورد بین خۆ ئەو کاتەی ئاەتەکە هاتە خوارێ بۆ معلوماتان ئەو کاتە حەدەسەکە ڕوویدا بوو وایە ڕووداوەکە ڕوویدا بوو بەڵام ئەو بۆ ئێمە یعنی ئێوەش ئەی ئومەتی پێغەمبەر ئەگەر وەکو جوولەکەکان خراپە بکەن و دژایەتی خوا و پێغەمبەر و ئەو کەسانە بکەن کە ئەمر بە معروف و نەهی لە مونکەر دەکەن بەڵێ خوای گەورە لەوانەیە وەختێک دەسەڵاتتان داتێ هێزتان داتێ بەڵام دواتر خوا کەسێکی دیکە دێنێت لە خۆتان خراپتر زاڵ دەکا بەسەرتاندا و ئەو کاتە دەسەڵاتی هیچتان نامێنێ ئەو دوو ئاەتانە گەر بەیەکەوە تەماشایان کەینەوە وقضينا إلى بني إسرائيل في الكتاب يعني وحي من ناردو ئاگاداری من نارد بۆ بەنو ئیسرائیلیەکان لەناو کتێبەکەیاندا کە پێمان گوتن ئێوە خراپەکاری بڵاو دەکەنەوە لە زەویدا دوو جار و یاخی دەبن لە ئەمری خوا و خۆتان بە گەورە دەگرن بە یاخێبوون و خۆ بە گەورەگرتنێکی زۆر گەورە بەڵام فەئیذا جاء وعد ئولاهما ئاگادار بن هەر کاتێک هات وعدی یەکەم جار وعدی یەکەمیان بەڵێنی یەکەم یعنی جاری یەکەم تووشی خراپەکاری بوون کە گوتم زەکەریا و یەحیایان کوشت بەعەثنا عەلەیکم ڕەوانەمان کردە سەرتان عیبادەن لەنا کەسانێک کە عەبدی ئێمە بوون ئولی بەئسین شەدید خاوەنی هێز و توانای زۆر بوون فەجاسو ئەوانە گەڕان جاسوسی یعنی پشکنین و وەک دەڵێ ورد بە دوادا گەڕان خلال الديار بناو مالكان دادا يعني بناو مالكانشتان دا قران لناو مالكانشتان دا خلقيان
دهێنا دەرێ و خەڵک لەناو ماڵەکانیشدا نەیدە یعنی خۆی پێ نەدە شاردرایەوە وەکانە وعدەن مەفعولە ئەوە فەرمان و بەڵێن و پەیمانێکی خوا بوو جێبەجێ کرا ثم خوا دەفەرمێت دوایی تەمان بەنو ئیسرائیلەکان زەبون و زەلیل بوون کە زەبون و زەلیل بوون هەستیان کرد هەڵەیان کردووە گوناهیان کردووە تاوانیان کردووە پەشیمان بوونەوە بە حیساب تەوبەیان کرد جاخوا دەفەرمێت ثم پاشان پاش ئەو زیلەت و زەبونیە ڕەدەدنا لەکم ڕەدەدنا یعنی گێڕامانەوە بۆتان ئەلکەڕ یعنی هێز دەسەڵات و توانە عەلەیهیم بەسەریاندا یعنی وامان کرد ئێوە زاڵ ببنەوە بەسەر دوژمنەکانتاندا و ئەمدەدناکم پشتیوانی ئێوەمان کرد ئێوەمان زۆر کردەوە بئەموالین لە ڕووی ماڵەوە وبەنینە و لە ڕووی کوڕەوە وجعلناكم وإيومان جيرا أكثر نفيرا زياتر لوان خلقتان هبتو جمارتان لوان زياتر به جاري يكم طبعا باختصار خوي سباقي هاتن بيت المقدس يان قرت همو يان ويران كرت همو يان خابور كرت خلق كان همو قتل عام كرت بلان بفتريكي زمني تنصالا خوای گەورە هەلێکی دیکەی بە بەنو ئیسرائیلەکاندا ثم ئەخوا دەفەرمێ پاشان ڕەدەدنا ئەجا ئەو ثمێ مفەسرین دەفەرمون پاش ئەوەی تەوبەتان کرد پاش ئەوەی پەشیمان بوونەوە پاش ئەوەی کە هەستان بە هەڵەکەتان کرد ڕەدەدنا لەکم ڕەدەدنا یعنی گێڕامانەوە بۆتان ئەلکەڕە یعنی کەڕە یعنی قووەت هێز دەوڵەت و سەروەری عەلەیهیم بەسەر ئەوانەوە وأمددناكم وبشتواني ما لإيوة كرد بخشي معنا وبإيوة بأموال مال سامانشي زور وبنينا كرو من دالي زور وجعلناكم إيوة من جيرا أكثر زياتر نفيرا لروي نفروا يعني نفر جماري إيوة من زياتر كر لجماري دجمنا كانتا واضحة فعلا جاري دهم يعني جاري يكم طبعا باختصار سباي باختصاري هاتن قدسو وقدلي بيت اوكي او ولاتي اوانيان او كاتي يكزاري داجر كرد بلان خواي گورا هليكي ديكي بنو اسرائيل كان دا بنو اسرائيل كان توانيان زال ببن بسر دجمنكان ياندا دجمنكان خوان ياندر كرد خواي گورا مالي پيدانا و ساماني پيدانا و وسو من دالي زوري پيدان جاخوا ئاگاداریان دەکاتەوە دەفەرمێت ئین ئەحسەنتم لئەنفوسیکم ئاگادار بن ئەو یاسای گشتی ئەگەر چاکە بکەی ئەگەر چاکە بکەن و چاکە کار بن ئەوە ئەحسەنتم چاکە کاریەکەتان لئەنفوسیکم لە قازانجی خۆتانە وایە ئین ئەحسەنتم ئەگەر چاکە بکەن ئەی بەنو ئیسرائیلیەکان یا ئەی ئێمە تەمەن ئاەتەکە بۆ بەنو ئیسرائیلیەکان نییە ڕاستی باسی ئەوانە بەڵام بۆ ئێمەیە ئەگەر ئێوە چاکە کار بن و چاکە کاری بکەن ئەحسەنتم چاکەکاریتان کردووە لئەنفوسیکم لە مەسلحەتی خۆتان وایە چونکە ئەگەر چاکە بکەی خوا چاکە لەگەڵ دەکاتەوە چاکە بکەی چاکەت دێتە پێشێ چاکە بکەی دەروی خێر و ڕەحمەتی خوات بەڕوودا دەکرێتەوە قازانجەکەی دنیاییش و قیامەتیشت بۆ خۆتا وئین ئەسەئتم ئەگەر خراپە بکەن فەلەها خراپەکە لە زەرەری خۆتانە وایە هەر بەنو ئیسرائیلیەکان دیقەتی دەنێ زەکەریان کوشت یەحیان کوشت ئەوانەیان کوشتن کە لەگەڵ یەحیا و زەکەریادا ئەمر بە معروف دەکەن و نەهی لە خراپە دەکەن خی گەورە تووشی گەورەترین زیلەت و زەبوونی کردن بە دەست کەسانێکی وەک خۆیان حاڵێن تەوبەیان کرد و پەشیمان بوونەوە خی گەورە هەر لە دنیادا چاکەی لەگەڵکردنەوە جارێکی دیکە دوژمنەکانی بۆ زەبوونکردنەوە ماڵەکەی پێدانەوە منداڵی پێدانەوە و جەیش و سوپای بەنو ئیسرائیلیەکان زیاتر بوو لە بختنسەر و بختنسەریان جارێکی کە تێکشکاند و لە شوێنی خۆیان دەوڵەت و قانون و وەک دەڵێ ئەوەی هەیان بوو بنیانیان نایەوە جارێکی دیکە بۆیە دەفەرمی ئین ئەحسەنتم ئەگەر چاکە بکەن ئەحسەنتم چاکەکردنەکەتان چاکەتان کردووە لە قازانجی خۆتان و ئین ئەسەئتم ئەگەر خراپەش بکەن خراپەکە لە زەرەری خۆتەوە بۆ تا قیامەتێ بۆ هەمومانە هەر چاکەیەک دەیکەی قازانجی خۆتە بۆ دنیاش خوا چاکەت لەگەڵ دەکاتەوە پاداشتی چاکە چاکەیە وایە بۆ لە قیامەتێش پاداشتەکە بێژمارە خراپە بکەی خوا خراپەت دێنێتە پێشێ خراپە بکەی خوا لەسەر خراپەی عقوبەت دەدا جایە لە دنیادا عقوبەت دەدا
وأقل لدنيا دا عقوبين دا يعني زور الرقلي لقيامته عقوبيك سختري بو آماده كردوي. فإذا جاء وعد الآخرة دفر من هر كاتك هات وعد الآخرة جاري بليني دوهم بليني دوهم يعني اگر جاري دوهمش توشي خرابة بونه وخوانه يقول دو جار خرابة كاري دكن جاري يكم خرابة كاريان كرد خواهي قوله زبوني كردن و بلام توبي كرد دا صلاتي بيدانو أي اگر جاري شدي كخرابة كار ببنوا. فإذا جاء وعد الآخرة هر كاتك هات بلينا كيدك بليني دوام جاري يعني جاري دوهم توشي خرابة كاري بون آماده بون ليسوء وجوهكم وليدخلوا المسجد كما دخلوه أول مرة وليتبروا ما علوا تتبيرا. دفرمي فإذا جاء وعد الآخرة هر كاتك هات بليني دوهم جار آخرة نقيامت هالي رما بس قيامت نيا كاتك هات بليني دوهم جار بليني يعني جاري دوهم ايوش بأمر خواتان كردو جاري دوهم خرابة كاريتان كردو جاري دوهم دۆستانی خوا و ئەولیانی خوای گەورەتان کوشت و خراپەتان لەگەڵ کردن ئاگاتان لێ بێ خەڵکانێکی دیکە دەنێرینەوە سەرتان ستان لێ بکەن لیەسوء یعنی بۆی ڕەشی کەن زەبوونی کەن وجوهەکم دموچاوتان زیل توش دموچاوتان تووشی زەبوونی و سەرشۆڕی و ڕیسوایی بکەن ئەوە یەک وەلیەدخولوا المەسجدە و جارێکی دیکە ئەوانەی یەکەم جار بەسەرتاندا زاڵ بووبن دێنەوە ناو مەسجیدی ناو مزگەوتەکەەوە ناو مەسجیدی ئەقساوە کەما دەخەلوو هەر وەکو چۆن هاتبوونە ناوی ئەوەلە مەڕێیەکەم جار یعنی دێنەوە ناو مزگەوتی حرامیش ئەوێشتان لێ وێران دەکەنەوە لێ خراپ دەکەنەوە کەما دەخەلوو هەر وەکو چۆن یەکەم جار هاتبوونە ناوی ئەو جار وەلیەتەدەبەڕوا ما علوا تتبیرا و هەروەها وليتبروا وهروها دينو بوي ويراني بكن ما علو تتبيرا ما علو تتبيرا يعني بهوي اوي كزال بون بسرتان دا تتبيرا يعني بويران كاريكي تواو او كجاري دوهم دلين جاري يكم طبعا شيء باختصار بو طبعا هاتو تسريان جاري دوهم خوای گەورە ئەوەکەی ئاگر پەرستەکانی فارسی بۆ ناردۆن هێرقەل و طبعا ئەوانەی کە ئەو کات لە دەسەڵاتدا بوون کە ئەوانەی جاری دووەم زۆر خوێن ڕێژتر بوون لە جاری یەکەم جا فعلا بەنو ئیسرائیلیەکان دوو جار تووشی خراپەکاری بوون خوای گەورەش دوو جار زەبوونی کردن جارێک بەدەستی بیختینسەری کە تەوبەیان کرد خوا دەسەڵاتی دانەوە بەڵام خراپەکاریان کردەوە خوای گەورە جارێکی دیکە مەلیکێکی دیکەی ئەو کات کە ئەوەی فارسەکان بوون ئاگر پەرستەکان بوون کە ئاگر پەرستەکان زۆر لەوانەی پێشووتر بێڕەحمتر و بێ ئەوەتر بوون دڕەقتر بوون جارێکی دیکە هاتوون ئەوانەیان تووشی وەک دەڵێ زەبوونی و سەر شۆڕی کردوون ئاەتی کۆتایی تەماشاک ئین ئەحسەنتم لئەنفوسیکم ئەوە قاعیدەیە ئەگەر چاکەتان کرد چاکەکردنەکەتان لە قازانجی خۆتانە وئین ئەسەئتم فەلەها ئەگەر خراپەشتان کرد لە زەرەری خۆتانە فإذا جاء وعد الآخرة هر كاتك هات بليني دوم جار وعدي دوم جار يعني جاري دوهم توشي خرابة بونوا آوه مفهومك يعني هر كاتك جاري دوهم توشي خرابة كاري بونوا ليسوء وجوههم يعني ليرشتيشي محذوف تيدا يعني خواهي قورة دجمنيشي دي كالزال دكا بسرتان دا بوشي ليسوء يعني بوي الرشكاتو زبون الرسوايكا دموشاوتان سرشورتان كا زليلتان كا او يك وليدخلوا المسجد وبو او دجمنانتان بين وناو مزقوتكتان ناو مزقوتي اقصاو وقدلي مزقوتكتان ليبرخنو ليتان ويران كان كما دخلوه هر وكو سون هاتنا ناوي دجمنكاني ديكتان اول مرة يكم جات وليتبروا وهروها بو ويراني كان ما علو بوي كزال بون بسرتان دا تتبير بويران كاريكي تواو ويران كاريو وجاري ديك مجالي هستانو راس بونوتان نبي جاء آياتي دواتر طبعا بليني تيدا اگر توبه بكنو پشیمان بوبنوا جاري ديكش مجالي اوي هي خواي گور رحمتي خوي بزولينه تو بسرتان دا ديسان اگر خرابه كاري بكنو لسر خرابه بردوام بن ديسان خواي گور جندي و سرباسي ديكي هنا دكري جاري دیکە تووشی زیلەت و زەبوونیتان کاتەوە ئەو بۆ هەموو کەسێک وایە
لە دنیادا خراپەت کرد خوا وەک دەڵێ بە جۆرێک لە جۆرەکان عقوبەت دەدا ئەگەر ئیمانداریش بی و ئەگەریش خراپەکار بی چاکەکار بی و ئیماندارێکی باشبی خوای گەورە چاکە لەگەڵ دەکات و لە زۆرێک لە ناخۆشی و لە ناڕەحەتیەکان دەتپارێزێ ئاەتی دوای ئەوەی هەشتەکە ڕێک تەوان تەواوکەری ئەو بەسەرهاتەیە کە دەفەرمی عەسا ڕەبوکم ئەن یەرحەمەکم ومێد وایە یعنی نائومێد مەبن خوای گەورە جارێکی دیکە ڕەحمەتی خۆی بجوڵێنێتەوە بەسەرتاندا ینی مەرز نی ئینسان ئەگەر جاری یەکەم هەڵەت کرد وایە تەوبەت کرد هەڵەت کردەوە دیسان تەوبەت کرد وایە نابێ بڵێ مادام دوو جار هەڵم کرد مەجای نەماوە نالای خوای گەورە دەرگا بەبەردەوامی بەکراوەی دەمێنێتەوە هەتا ئەو کاتە ئینسان لە دنیادا بێ بەڵام چۆن دەرگای ڕەحمەتەکەی کراوەیە ئەگەر تەوبە بکەی و پەشیمان ببیەوە ئەگەری ڕەحمەتی خوای هەیە بە هەمان شێوەش دەرگای غەزەبەکەش کراوەیە ئەگەر خراپە بکەی و لە خراپە دووبارەکەیەوە و لە خراپە بەردەوام بی دیسان خوای گەورە عقوبەکانی هەر حازرن خوای گەورە پەناماندا. صلی الله علی سیدنا محمد.